وێنەیەکتان پیشان دەدەم ئێوە ئەوتان بە گەنجتر بینیوە. ئەمە دوایین وێنەی سەلاحەدین دەمیرتاشە لە زیندان. باشاک دەمیرتاشی هاوسەری سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووتری هەدەپە. وێنەیەکی نوێی هاوسەرەکەی لە هەژماری تایبەتی خۆی لە ئینستاگرام بڵاو کردەوە ئەمڕۆ. باشاک خانم لە ژێر وێنەکە نووسیویەتی سەرۆک خەندە لەسەر لێوانت نەبڕێ. هێمایەکی سەرکەوتن و دڵێکیشی لە تەنیشت نووسینەکەی داناوە بۆ مێردەکەی. لە پاڵ ئەو وێنە تازەیەی وێنەیەکی 9 ساڵ بەر لە ئێستاشی لەگەڵ بڵاو کردوتەوە کە یەکەم ساڵی زیندانی بوو. ئەوە وێنەکەیە کە ئەمڕۆ بڵاو بۆتەوە. وەک لە وێنەکەدا دەردەکەوێت دەمیرتاش چاکەت و پانتۆڵ و بە یەلەگێکی ڕەساسی خەتخەتی لەبەرە لەگەڵ کراسێکی شینی یەخە ئەمریکی و پێدەکەنێت. دەمیرتاش لە وێنەکە قیت و قۆز و ڕووخۆش و کەیف ساز دەردەکەوێت. سەلاحەدین دەمیرتاش لە ڕۆژی 4 کانونی یەکەمی 2016 دەست بەسەر کرا و 9 ساڵە لە زیندانە. ساڵی ڕابردوو دوای 8 ساڵ زیندانی کردنی، دوای 84 دانیشتنی پرۆسەی دادگاییکردنی لە دۆسیەی کۆبانێ، دەستەی دادوەران سەلاحەدین دەمیرتاشیان بە 42 ساڵ زیندانی کردن سزادا. باسیەوەمان کرد 9 ساڵ لە سەلاحەدین دەمیرتاش لە زیندانی ئەدرنێ و 42 ساڵ سزای زیندانی کردنی بەسەردا سەپێنراوە. لەو ماوەیەدا کۆمەڵێک دیداری هەبووە، چەندان کتابی نووسیوە و چەندان کەسایەتی بینیوە. لە هەمووشیان زیاتر عەشقی نێوان باشاک دەمیرتاش و سەلاحەدین دەمیرتاش لە ماوەی ئەم 9 ساڵەدا بووە چیرۆکی سەرزمانی زۆر خەڵکی باکووری کوردستان و تورکیاش. وەک ئەوەی کە لە وێنەی یەکەمدا دەیبینن، ئەمە عەدنان میزراقیە کە لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش بەیەکەوە لە زیندانی ئەدرنن. عەدنان میزراقلی سەرۆکی پێشووی شارەوانی ئامەدا، ئەمە لەگەڵ باشاک دەمیرتاشی هاوسەریەتی کە زوو لە زیندانی ئەدرنە سەردانی هاوسەرەکەی دەکات و وێنە بڵاو دەکاتەوە. ئەمە شوێنەیەکی دیکەی سەلاحەدین دەمیرتاشە هەر لەسەر مێزوو کورسیەکەی خۆی کە لە زیندانی ئەدرنەیە. ئەمەش وێنەیەکی دیکەی باشاک دەمیرتاش و سەلاحەدین دەمیرتاشە کە لە زیندانی ئەدرنە گیراوە. دوایین وێنە وەک تۆزێک بەر لە ئێستا بۆم باسکردن ئەم وێنەیە کە پیشانمدان و لێرەش دەتوانن بیبینن. ئەمە دوایین وێنەی سەلاحەدین دەمیرتاشی هاوسەرۆکی پێشووتری هەدەپەیە. با باسی ئەوە بکەین ماوەی ئەم 9 ساڵەدا دەمیرتاش لە زیندان چی کردووە؟ جگە لە کۆمەڵێک دیداری سیاسی، جگە لە نووسینی چەندان وتار، نزیکەی 7 کتێبی نووسیوە سەلاحەدین دەمیرتاش. ئەمانە بەشێک لە کتێبەکانی سەلاحەدین دەمیرتاشن: سەحار، لەیلان، دەوران، ئەفسوون و دوایین کتێبیشی کە بریتی بوو لە بەرگرینامە لە خۆی لە دۆسیەی دادگاییکردنی کۆبانێ. بەشێکی زۆری ئەم پەرتوکانە لەلایەن وەرجێر فەرهاد چۆمانیشەوە کراونەتە زمانی کوردی و لە کتێبخانەکانی باشووری کوردستان بڵاو بوونەتەوە.